ئەم کاتتان باش بەڕێزان ژینە محەممەدم لە کوردستان 24ەوە لەگەڵتان دەبین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەک یاخود گفتوگویەکی تایبەت کە ئەمڕۆ کوردستان 24 ڕووماڵێکی تایبەتی کرد لە ژێر ناونیشانی هەفتەی تەبای و پێکەوە ژیانی نێوان ئاینە جیاوازەکان کە ئەم هەفتەیە نەتەوەیە گرتوەکان لەیەکی شوبات تا هەشتی شوباتی دیاری کردووە بۆ ئەوەی کە توندوتیژی و بیری توندڕەوی کەم بکاتەوانێ و هەمووان پێکەوە بە ئاشتی و بە تەبایی و پێکەوە ژیان جوانتر و ڕەنگا و ڕەنگتر بکەن و پێکەوە بژین. زۆر باز لەواکرێت کە هەرێمی کوردستان بۆتە سمبولی پێکەوە ژیان. دەپرسین ئەم شەو ئایا بەڕاستی هەرێمی کوردستان توانیوێتی باڵانسێک ڕابگرێت لە نێوان پێکاتەکان و ئاینە جیاوازەکاندا؟ ئایا لە ڕووی یاساییەوە چیان بۆ کراوە؟ ئەم شەو هەندێک میوانی تایبەتمان لەگەڵ دەبێت بەشێک لە ئاینە جیاوازەکان مسلمان، کاکەیی، کریستیان، ئێزیدیەکان دەمانەوێت گفتوگۆ بکەین بزانین ڕاو دیدی ئەوان چییە لەسەر هەرێمی کوردستان تا چەندە هەرێمی کوردستان بۆ تەلانکەیەکی ئارام بۆ ژیانی ئەوان. کەواتە میوانەکانم دەناسێنم هەرێک لە بەڕێزان مامۆستا عەبدوڵڵاوەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی کوردستان زۆر بە خێراتی مامۆستا، هەروەها بەڕێز ڕەجەب کاکەیی ڕاوێژکاری ئەنجومەنی پێکاتەکانی عێراق بەخێربێی، هەروەها بەڕێز کەریم سلێمان ڕاوێژکاری جباتی ڕۆحانی ئێزیدیان کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبن، بەڕێز ئەیاد تۆما سەرپەرشتیاری کەنیسەی ماریۆس لە کەرکووکەوە ئەویش لەگەڵمان دەبێت، بەڕێز قەشە سوپاس بۆ تۆش کە ئامادەی لەگەڵمان، بەڕێز کەریمیش لە هەولێرەوە گەلێک سوپاس بۆی ئامادەن لەگەڵمان. دووبارە سڵاوتان لێبێ مامۆستا لە جەنابتانەوە دەست پێکەم هەفتەی تەبایی و پێکەوە ژیانی نێوان ئاینە جیاوازەکانە چ پەیامێکتان هەیە لەم ڕۆژەدا؟ بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ کوردستان 24 بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. بە حقیقەت ئاینی پیرۆزی ئیسلام بایەخێکی یەکجار زۆر لەسەر بە پێکەوە ژیانەدا. پێکەوە ژیان بنچینەیەکە لە بنچینەکانی ئاینی پیرۆزی ئیسلام، یەکەم کۆمەلگا لە ئیسلامدا کە دروست کراوە لەسەر ئەساسی پێکەوە ژیان دروست کراوە، یەکەم بەڵگەنامەی مێژووی ئیسلام کە بە ناوی دەستوری مەدینە تۆمار کراوە لە ساڵی یەکەمی کۆچی. ئەم بەڵگەنامەیە لەسەر ئەساسی پێکەوە ژیان دانراوە لە 47 پێکاتوە دەبندیان تایبەتن بە پێکەوە ژیان. ئەتوانین بڵێن یەک لەسەر چواری ئەم وەسیقەیە تاکید لە پێکەوە ژیانی نێوان پێکهاتەکان یا نێوان ئاینەکانەکاتەوە. پێکەوە ژیان دروشمێک نییە لە ئیسلام کە بەرزی کردویتەوە، بەڵکو واقعەکە دانی پێناوە وە پژگیریشی لێ کردووە و مسلمانانی کوردستانیش هاوکار بووینە، یارمەتی دەرش بووینە لە پتەوکردنی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی لە هەرێمی کوردستان. بۆیە تاکید دەکەینەوە کەوا پێویستە هەمومان بەو پەڕی خەمخۆریەوە بایەخی زیاتر بە پێکەوە ژیان بدەین، زیاتر بەرەو پێشی بین و ئەگەر کەسێک گرفتێک بۆ پێکەوە ژیان دروست بکە هەمومان پێکەوە بێکدەنگ لە ڕوبەڕووی بوەستینەوە. فعلا نێمە لە ڕابردوو ئەوەمان سلمان کە تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەر ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان، ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەوڵیاندا پێکەوە ژیان بشەوینن، بەڵام خۆشبەختانە هەمومان پێکەوە دژی داعش وەستاینەوە، دژی بیری توونڕەوی بەستاینەوە بۆ ئەوەی بەرگری لە پێکەوە ژیان و یەکتر قبولکردن بکەین. ئەو برا پێشمەرگانەی کە خۆیان لە پێناوی مزگەوتان شەهید کرد بە هەمان شێوە لە پێناوی معبەدی یەزیدیەکان، کەنیسەی مەسیحیەکان و شوێن پەرستنی ئاینەکانی تر ژیانی خۆیان بەخت کرد. ئەو برا پێشمەرگەیەکەوە منارەی مزگەوتی پاراست بە هەمان شێوە سەلیبی کەنیسەکانیشی پاراست. ئەوش ئەو واقعەیە پێمان ڕێ کەوا ئیسلام لەگەڵ پێکەوە ژیانە بایەخی بە پێکەوە ژیان داوە، هەوڵیشەدا پێکەوە ژیان لە نێوان هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەرپا بیت. دەستخۆش مامۆستا. بەڕێز قەشە ئەیاد ئەم کاتت باش، دەمانەوێت ئەوە بپرسین بۆ خۆتان دەزان و ئاگادارن کە لە 2014ەوە دەیان هەزار کریستیان لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەهۆی هەڕەشەی تیرۆریستیەوە و ڕوبەڕووی توندوتیژیەوە ڕویان لە ناوچەکانی هەرێمی کوردستان کرد. چۆن پێشوازیتان لێکرا؟ نعم بەڵێ سەرەتا سڵاوتان لێبێ، سڵاو لە جەنابت و لە هەموو بینەرانی بەڕێز و میوانە بەڕێزەکانت لە کەناڵە بەڕێزەکەتان. دەمەوێ سەرەتا باسی پێکەوە ژیان بکەم وەک چۆن بەڕێز جەنابی شێخ باسی کرد کە پێکەوە ژیان تەنیا بە قسەکردنیە پێویستە پێکەوە ژیان لەسەر ئەرزی واقع بوونی هەبێت. ئێمە
لەسەر ئەم خاکە لە عێراق پێکەتەی جیاوازین لە ڕووی نەتەوە و ئاین و تایفەوە ئێمە جیاوازین بۆیە پێویستە ڕێزی یەکتر بگرین و یەکتر قوبوڵ بکەین لەسەر ئەو جیاوازیە لە نێوانمان هەیە باڵێ زۆرێک ڕوبەڕووی زۆرێک لە توندوتیژی و سەمکاریەکان بووینەوە لەسەر مەسیحیەکان و لە کاکەیەکان و ئێزدیەکان و تەواوی پێکاتە نەتەوایی ئاینە جیاوازەکان بەڵام سوپاس بۆ هەموو خەڵکێکی زۆر کە لە ئاینی موسڵمان هەن بە تایبەت لە هەرێمی کوردستان کە بە هەر بەڕاستی شانبەشانی ئێمە وەستانەوە و بەهۆی بە هەوڵ و کۆششی هێزەکانی پێشمەرگە توانیان لە شانبەشانی سوپای عێراق و هێزە عێراقیەکان ڕوبەڕووی داعش ببنەوە و بەرگریان لە کریسیانەکان کرد و پێویستە بیر لەوەش بکەینەوە کە ئێمە دوور لە ململانەی سیاسی و ناکۆکی هێز و ڕەگەزپەرستی بەیەکەوە بژین هەروەها ئێمە لەو باوەڕدان کە ڕەگەزپەرستی نەزانیە ئێمە دەزانین کە بەرژەوەندیەکی هاوبەش بەیەکەوە دەمانگرێتەوە ئەویش مرۆڤایەتیە برایەتیە لە مرۆڤایەتی یەکگرتوودا. بەڵێ دەست خۆش بەڕێز کەریم جەنابی مامۆستا و جەنابی قەشا بە پەیام دەستیان پێکرد کەواتە با هەر پەیامی ئێوەش بزانم وەکو یەزیدیەکان لەم ڕۆژەدا. gelek spas bova silav û rêz bo cenabê te û bo mêvanê berêz êkib êk xêrhatnawan dikem. Rastî babetê pêkvejiyanê min divê behs bikem ser astê herêma Kurdistanê bi taybet. Min bixwe guman nîne ku herêma Kurdistanê ya bûye sumbulek û ya bûye landkek jî بۆ پاراستنا پێکڤەژیانە پێکهاتێک جودا جودا ئەڤێت کوت هەرێما کوردستانێدا دژین vêja پێکهاتێت ئاینی بن ئان پێکهاتێت نەتەوەیی بن. هەر وەک مێژوو هەکە ئەمبەرێ خۆ بدەینە مێژووێ وەکی مامۆستا دکتۆری بەحس کردی حەقیقەت ڕەه و ڕیشالێت پێکڤەژیانێ کوردستانێدا کوورن. بەری و دەستکاری بێتەکردن ئان بەری و ڕاگەهاندن بەحسێ پێکڤەژیانێ بکەت و ژیانە بگەهتەوی ئاستێک و ئیرۆ ئەم تێدا ژین بەری نهۆژیت ئێک گوندیدات ئێک باجێڕیدا خەلکێ مەل کوردستانێ گەلێکی ژیایی و هاریکاریە ئێک و دوو ژیا کری و ئێک و دووە پاراستی و شریکێت ئێک بووینەت خۆشی و نەخۆشیادا. ئێک گوندی دێتوبینی مەسیحی و بسڵمان و ئێزدیەت لێ و هەموو پێکاتێت ku کوردستانێدا دژین بەس مدوێت یعنی وەک پەیامێک vêt em evê pêkvejiyana heyt Kurdistanêda parêzîn vêt ev pêkvejiyane bêta parastin parastina vê pêkvejiyanê herêma Kurdistanêda بۆ me دوو سوودیت مەزنێت هەین سەر ئاستێ دنیایê wesa berê xwe deneme ku em Kurdistan landka pêkvejiyanîne sumbulekîn it rojhelata navînda bo pêkvejiyanê vêt kar bête kirin bi rengekî muessesatî ku em çawa ev vê pêkvejiyanê parêzîn. دەستخۆش دواتر ئەگەڕێمەوە لاتان با بزانین لای بەڕێز ڕەجەب دیدی ئێوە بۆ پێکەوە ژیان چیە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی. سپاس بەناوی خوای تاک و تەنیا سپاسانەکەم دووبارە دیدی ئێمە بۆ پێکەوە ژیان بنەمایەکی باوەڕی هەیە لای خۆمان دەبێت گرنگە ڕێز لە هەمووان بگرین چون هەمووان هاوبەشمانن لەم نیشتیمانە هەمومان هاو نیشتیمانین لەم پارچەیە کە هەرێمی کوردستانی پێوترێ لە چوارچێوەی عێراقیشە بێگومان ناتوانین بەراورد بکەین لە بین شێوازی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان لەگەڵ تەواوی پارێزگاکانی تری عێراق و وڵاتە داوسەکانمانیش لێرە لە کوردستان
یاسایەکە یاسای ژمارە 5 و ئەو یاسایە تایبەتە ساڵی 2015 بڵێ تایبەتە بە پاراستنی مافی پێکاتە نەتەوەیی و ئاینیەکان دیارە لێراکە لەم یاسایە کۆمەڵشتی باس کردووە لەبەر ڕۆشنای ئەو یاسایە کە یاسای ژمارە 5 ساڵ 2015 کۆمەڵێک ئاینی تر لە ناو وزارەتی ئەوقاف نوێنەرایەتی خۆیان هەیە هەروەها وەکو ئێمەی کاکەی لەبەر ڕۆشنایی ئەوە کۆتایەکمان وەرگرتووە لە پارێزگای هەڵەبجە ئەمە بۆ خۆی هەنگاوەکە و پێشینەیەکە لە سەرتاسەری عێراق و وڵاتەکانی دەوروبەریشە بۆ ئێمە گرنگە و تەنانەت ئەگەر تەماشای ساڵانی 1970 بۆ 2030 بکەین کە ئەو کاتە کۆمەڵێکی گروپێکی تونڕەوی ئاینی پارچەیەکی بەشێک لە هەرێمی کوردستان لە ژێر دەسەڵاتی ئەوانە بوو ئەوانیش تەنانەت تونڕەوی کوردیش جیاوازە مۆدێلەکەی لەگەڵ تونڕەوی دەوروبەرەکانمانە تەنانەت ئەو کاتە کە جوندولیسلام لە شارە زورە و ناوەت بوون مامەڵەکانیان زۆر خراپ نەبوو لەگەرکە من مەدحیان ناکەم من ئەیگەڕێنمەوە بۆ ئاستی فەرهەنگی پێکەوە ژیان لە ئاستی کۆمەڵایەتیە چۆنە ینی ئەمە حساباتەیە خۆ تو کاتاوانیان توانی چی بکەن بە کاکەیەکان بیکەن لەو سنوورە بە هاوارەکان بەڵام هاوارەکان بۆ خۆیان مانەوە لەوێ لە ناو شاری هەڵەبجەیەمانەوە ژیانی خۆیان بەڕێ ئەکرد کە لە کاتێکە هەڵەبجە شاری هەڵەبجە لە ژێر دەسەڵاتی ئەوانە بووە واتە ئەمە پەیوەندی هەیە بە فەرهەنگی کۆمەڵایەتی خۆمانەوە لە کوردستانە یەکتر قبولکردن بنەمایەکی کۆنی هەیە ڕیشە هەیە ڕێگێکی دوور و درێژی هەیە ئەوکو کاکەی قبول کراون بێگومان لە ئاستی کۆمەڵایەتیە قبول کراوین ئەوە تا بە پێ یاساکانیش بە پێ یاسای ژمارە 5 ساڵی 2015 ناومانات وەکو باوەڕێکی کوردی ڕەسەن لەم نیشتیمانیە ڕێگمانێ ئمە خۆمان بە خاوەنی ئەم پارچە نیشتمانە ئەزانین ئەم بەشێکە لە نیشتمانی کوردانەتە دەستخۆش مامۆسا ئەجا ئێستا دەستەکەین بە گفتوگۆکەمان ئەوەی کە وترا پەیام بوو سوپاسانەکەم هەندێک جار لێرە و لەوێ ئیدی من نازانم تۆ ناوێنەی لە ژێر ناوی مامۆستای ئاینی یاخود مامۆستای ئاینی گوێمان لە هەندێک وتار و قسەی توند و تیژ ئەبێت چی بکەن بۆی کە ڕێگری لەم جۆرە قسانە و لەم جۆرە وتارانە بدەن چونکە ئەو پێکەوە ژیانی کە خۆتان باستان کرد وەکو بەڕێزکەریمیش ئاماژێ پێکرد دەبێ بپارێزرێ من دەمەوێ بە کۆمەڵێک خاڵی کورت وەڵامی جەنابەت بدەم لۆ بینەران شتۆم بکەن و یەکەمیان ئەو پێکەوە ژیانی ئێمە بانگەشەی بۆ ئەەکەین منەت نییە لەسەر هیچ کەسێک ئەیکەن دینی ئێمەیە دینی ئێمەیە کەوا بوو ئێمە کە پەیڕەویەکەین دینە پێش 50 سال 100 سال پێش ئێستا هیچ یاسایەک نەبوو پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان پارێزیت لە کوردستان پارێزی بەڵام هاوڵاتی و تاچی کورد با کاریگەری بیری ئاینی لەسەری مزگەوت لەگەڵ کەنیسا لەگەڵ معبەدی یەزیدیەکان لەگەڵ ئاینەکانی تر هیچ کێشە و گرفتیان نەبوو بۆیە ئەم پێکەوە ژیانە نەمنەتە لەسەر پێکاتەکان لە هەرێمی کوردستان کە هەیە بەڵکو بەشێکی دینی خۆمانە ئێمە پێویستە پەیڕۆی بکەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم هەموو شتێک لە ئاستی داخوازی نابێ لە مێمە لە چوارچەوەیەکی زۆر حساسەژین دەوروبەرمان ناو عێراق لەوانێ زۆر جاران بە شێوازی جۆرە و زۆر بیانوێ زیانمان پێ بگەینن یان کردارێکی وا بکرێت کە زیان بەسەر سومعی کورد بگات لەوانێ بە ڕێیەک لە ڕێیەکان کەسێک بە هەڵەیەک لە هەڵەکان بیەوەی هەنگاوێکی وا بە هاوێژی زیان بە پێکەوە ژیان بگەینی ئەو بابەتانش هەمووی لە ڕێگای چوارچێوەی یاسا لە ڕێگای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەر هەر خیتابێکی تونڕۆ کە کاریگەری لەسەر پێکەوە ژیان هەبێ کەوا بوو ئەم بەڕێزە کاریگەری لەسەر خودی ئاینی پیرۆزی ئیسلام بەڵێ کاری بۆ کراوە و ئیزراعاتی پێویستیش کراوە هەر هەنگاوێک بەڵام دوای لێکۆڵینەوە دوای بە دوواداچوون دوای گەیشتن بە بەڵگەی تەواو بە قناعەتی تەواو کە کەسێک زیان بە پێکەوە ژیان بگەینی بە هەموو شەوەیەک ڕێگی لێکرێت یەکێک لە ئامانجەکانی گوتاری ئاینی لە هەرێمی کوردستان پاراستنی لێبوردەوی پێکەوە ژیانە ئێمە دژایەتی بیری تونڕۆیی ئەەکەین هەر هەنگاوێک کەوا بۆنی بۆ بیری تونڕەوی لێبێ یان ژیان بگەێنرێت بە کوردستان خەڵکێک لەوانێ بەمان ڕوونکەیتەوە مامۆستا چۆن دەکرێت بە هەر مەبەستێک مەسەلەن لەوانەیە بە کاریگەری وڵاتانی دەوروبار کاریگەری عولەما خوێندنەوە بۆ کۆمەڵێک دەقی کۆن لە بۆ بارودۆخ و زروفێکی دیاری کرا و هاتووە ئەو بەڕێزە لەوانەیەش نەیتوانی بێشیکردنەوەی تەواوی بۆ بکە بۆیە هەنگاوی پێویست لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هاوێشتراوە ئێمەش وەکو یەکێتی زانایان پشتگیری لە پێکەوە ژیانی ئاینیەکەین هەر هەنگاوێک یان هەر خاڵێک ببیتە
کاریگەری سەلبی لەسەر پێکەوەژیان دروست بکە بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ نادەین لەبەرچێ چونکە ئەو ئاساسی ئاینی ئێمە مامۆستا ئەم پێکەوەژیانە بە قازان شکاوتەوە بۆ هەرێمی کوردستان بەتەکید سومعەیەکی زۆر جوانی لە دەرەوە دروست کردووە دەبی ئێمە ئەومان لەبەر چاو بێت ئەم پێکەوەژیانە کاریگەری زۆر ئیجابی لەسەر تاچی کورد دروست کردووە هاو نیشتیمان بوونی تێدا دروست کردووە چونکە ئیسلام دەڵێ کۆمەڵێک مرۆڤ تەعاملی ئیسلام لەگەڵ لە چوارچێوەیەکی گشتی لەسەر ئاساسی مرۆڤ بوونە کە خوای گەورە فەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم نافەرمی من ڕێزم لە موسڵمان گرتووە ڕێزم لە مرۆڤ گرتووە حیسابی بۆ ئاینەکەی نەکردووە بەڵکو ئەو ڕێزگرتنی خوای گەورە لە مرۆڤ لەسەر ئاساسی مرۆڤبوونیتی بۆیە ئەم پێکەوەژیانە مرۆڤبوون بەهێزەکە ئینتیما لە بۆ وڵات بەهێزەکە بەرەو پێشبردننی وڵات بەهێزەکە لە هەمان کاتیشدا لە دەرەوە کوردستان بوویتە نمونەیەکی یەکجار گەورە لە چاو وڵاتانی دراوسێمان لە چاو ناوەڕاست و باشووری عێراقا لەوێن مافی پێکهاتەکان بەو پەڕی ناڕێکیەوە پێشێلەکرێ بەڵام لە هەرێمی کوردستان مافەکانیان دەپارێزرێ من با لێرە دووسێ نمونەی بچووک بەبیر زۆر بە کورتی سپاسەکەم بابچمە لە میوانەکانی ترمان ساڵی 2015 کە ڕێژەیەکی یەکجار زۆر لە برا کریستانەکان لە برا مەسیحیەکان ڕویان لە هەرێمی کوردستان کرد لەبەر زوڵم و ستەمی ئەو بارودۆخەی کە لە عێراقا هەبوو مامۆستای ئاینی بەشدار بوو لە ڕێپێوانێک لە بۆ بارگای بەردەم بارگای UN لە کوردستان لە هەولێرە بۆ ئەوەی پێی بڵێ ئێمە وەکو مرۆڤ برایەکین لە سەریە خاکەژین نابێ غەدر لە پێکهاتەیەکی مەسیحی بکرێ ئەمە نمونەیەک نمونەی دووەم ئەو کاتی برایە زیدەکانمان لە دەستی داعش ئاوارە بوون و ڕویان لە هەرێمی کوردستان کرد لە تاریخی دەوڵەتانی دەوروبەری ئێمە مزگەوت نەکرایەوە بۆ ئەوەی کەواتۆ خەڵکێکی غەیرە دینی لێ بحێوێنیەوە مزگەوتەکانی ئێمە ڕێنماییماندا بەڕێوەبەراتی ئەوقاف و کاروباری ئاینی لە دووهۆک و لەخەکانی یەکێتی زانایان لە سنووری پارێزگای دۆک مزگەوت کراوە بۆ ئەوەی برامەسیحی و یەزیدیەکان لەناو مزگەوت بحەوێنەوە ماوەی 15 ڕۆژ دەرگای مزگەوتەکان لە بۆ غەیرە موسڵمانەکان کراوە بۆ ئەوەی پێیان بڵێن ئێمەش هاوخەمی ئێوەینە خاڵی سێەم زۆر بە کورتی لە بەدرێژایی مێژوو شتیوان ڕووی نەداوە لە مزگەوت کۆمەک و هاوکاری لە بۆ خەڵکی غەیرە موسڵمان کۆ بکرێتەوە هەموو مزگەوتەکانی کوردستان هەر لە زاخۆتا خانەقین کۆمەک و هاوکاریان لە بۆ ئاوارە مەسیحی و یەزیدیەکان بۆ کردەوە کە لە بەدەستی عەشەراتون ئەمانە سێ بەڵگەی زیندوون کە لە هەرێمی کوردستان هەم خەڵک پێکەوە هەم مؤسساتی دینیش هیچ گرفتیان نەبووە لەگەڵ پێکەوەژیان بەڵکو هەوڵیاندا بۆ باشترین شێوە پشگیری لە پێکەوەژیان بکەن و بیپارێزن ئەو پەیامەش بگوازنەوە بۆ وڵاتانی دەوروبەر دەستخۆش بەڕێز قەشاییات مامۆستا ئاماژەی بە هەندێک نمونەی جوان کرد لە هەرێمی کوردستان کە هاوکاری خوشک و برایانی ئێزیدی و کریستیانەکان بوون ئێوە چۆن دەڕوانە ئەو هاوکاری موسڵمانەکان بۆ کریستیانەکان نعم بەڵێ أولا سەرەتا من لە گوتەکانی ئنجیلەوە حەزرەتی مەسیحەوە دەست پێ دەکەم کە بانگەشەی بۆ پێکەوەژیان کردووە و یەکتر قبولکردنی مرۆڤەکان بە جیاوازیەکانەوە کردووە لە ئەنجیلدا گوتراوە هەمووتان یەکترتان خۆش بێت چۆن من ئێوە خۆشویستووە هەروەها حەزرەتی مەسیح دوورتر ڕۆیشتووە ئەویش خۆشویستنی دوژمنەکانە و هەروەها ناردنی پەیامی ئاشتەواییە بۆ کەسانی دیکە دەمەوێت ئاماژە بە هەندێک ئەو ڕداوانە بکەم کاتێک داعش هاتە ناو چەکانی نینەوە و دەشتی نینەوە و مووسڵ کاتێک بینیمان کە کلیساش بە سەدان خێزانی مەسیحی لە خۆگرت لە کەمینەکانی دیکەی لە خۆگرت لە هەولێر لە کلێسای عەنکاوە و لە کلێسەکانی دیکە هەروەها کلێسای کەرکووکیش هەروەها ئێمە لە کلێسای سلێمانیش لە خۆمان کرد کە لە ڕووی ئیداریەوە سەر بە کلێسای کەرکووکە بۆ ماوەی چەندی ساڵ ئەو خەڵکانەی لە خۆ گرت کە ئاوارە بوون هەروەها ناشی شارینەوە کە هەندێک لە مزگەوتەکان وەک چۆن بەڕێز مامۆستا فەرمووی زۆرێک لە مزگەوتەکان باوەشیان بۆ ئاوارەکان کردەوە
لە پێکاتەکانی دیکەی نینەوە و لە شنگال و لە دەشتی نینەوە و لە خۆیان گرت لەو مزگەوتانە لە ڕاستیدا ئەمە ئاینە ئەمە چونکە ئاینیش ڕەحمەتە هەر کەسێک ڕەحمەتی هەبێت ئەو کەسە وەمانای وایە کە بەڕاستی لە ئاینەکەی تێگەیشتووە ئەوەی ڕەحمەت و بەزەی نییە خۆشەویستی بۆ کەسانی دیکەی نییە ئەوە مانای وایە کە لە ئاینی خۆی تێنەگەیشتووە بە شێوازێکی ڕاست و دروست خدا داوای کردووە فەرموویەتی لە ڕێگەی پێغەمبەرانەوە کە مرۆڤ یەکتریان خۆش بوێت چونکە ئێمە لە براتی و مرۆڤاتیدا هاوبەشیەکین هەروەها لە کەرکووک ئێمە لە کەرکووک دەژین وەک دەزان لە کەرکووکیش هەند ئاینی جیاواز هەن و نەتەوە و تایفەی دەمانەوێت پێمان بڵێ بزانین پێکەوە ژیان لە کەرکووک چۆنەوە ئێوە تا چەند ئازادن لەو شارە نعم بەڵێ هەڵبەتە لە کەرکووک ئێستا لەم چەند ساڵی دواییدا پێکەوە ژیان زۆر باشە لە هەموو ئاستێکدا لە نێوان ئاینەکان لە نێوان نەتەوەکان لە نێوان مەزهەبەکان هەروەها ئێمە چەندین کۆبوونەوەمان کردووە لەو بارەوە لە نێوان زانانی ئاینی موسڵمانان و مەسیحیەکان و هەروەها تەواوی پێکاتەکانی دیکە کاکڕەجەبیش دەزانی کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵ جەنابتانە زۆرێک لە کۆبوونەوەکان لە ساڵانی ڕابردوو کریستیانەکانی کەرکووک کۆچیان نەکرد هەڵبەتە بەهۆی ڕاستە ئەوان بەهۆی گرژیەکانی کەرکووک کۆچیان کرد بە تایبەت دوای ساڵی 2023 لە ساڵانی سەرەتادا دوای ئەوەی سیستەم ڕژێم گۆڕا هەندێک گرژی و ئاڵۆزی هاتنە ئاراوە لە چ تەقینەوە یاخۆت کوشتن یاخۆت کۆچ پێکردن یاخۆت تند و تیژی کریستیانەکانیش لە کەرکووک هاتنە ئارەوە کە زیاتر لە نیوەی دانیشتوانی کریستیان لە کەرکووک بەرە وڵاتانی ئەوروپا و بەڵاو هەرێمی کوردستان و ئەمریکا کۆچیان کرد هەروەها ئێمە زیاتر لە 200 تا 300 خێزانمان هەیە کە لە کەرکووک کۆچیان کرد بەرەو کوردستان لە عنکاوە و لە سلێمانی ئێستا ژمارە کریستیانەکان لە کەرکووک چەندە ئایا کۆچکردن بەردەوامە لەوێ یاخود وەستاوە هەڵبەتە پێشتر ژمارەی کریستیانەکان لە کەرکووک زیاتر بوو لە 2000 خێزان 2000 خێزانی کریستیان ئەمە بەر لە ساڵی 2023 بەڵام ئێستا ژمارەکەیان تەواوی کریستیانەکان لە کەرکووک سنووری 700 تا 800 خێزان تێپەڕ ناکات لە کەرکووک ئەمەش بەهۆی ئەو گرژیانە و ئەو بە زۆر کۆچ پێکردنانەی کە لە چەند ساڵی دواییدا ڕوویاندا کە بەرامبەر بە کریستیانەکان کردویان باسی بە زۆر کۆچ پێکردنەکەی بەڕێز ئەیاد کێ لە پشت بە زۆر کۆچ پێکردنی کریستیانەکانە لە کەرکووک ئەو تند و تیژەی کە بەرامبەر بە مەسیحیەکان لە هەموو ڕوێکەوە کرا وەک دەزان لە ساڵی دوای ساڵی 2023 دوای گۆڕانی ڕژێم هەندێک هەڵچوون و گرژی نەتەوایەتی و ئاینی و هاتنە ئاراوە ئەو لەوانەش لەو تند و تیژانەش کوشتن ڕەفاندن تیرۆرکردن وەک دەزان کاتێک ئەو مەترسیانە لەسەر کریستیانەکان بێتە ئارەوە بەتایبەت لە ناوچەکانی باشووری کەرکووک کە زۆرێک لە بوونە قوربانی تەنیا لەبەر ئەوەی کە کریستیانن بۆیە خێزانەکانی دی ناچار بوون کە ئەمەیان بینی لە ترسی ئەو گرژیانە ئەو تند و تیژیانە و ڕەفاندن و تیرۆرکردن
داوایان کرد و بەرامبەر بە ڕفاندنیان داوای مەبلەغێکی زۆری پارەیان دەکرد بۆ یا و خێزانانە ترسیان لێ نیشت و بەرەو دەرەوەی وڵاتی دەرەوەی عێراق ڕۆیشتن و بەشێکیشیان چوونە هەرێمی کوردستان ڕوێ لە هەرێمی کوردستان کرد چونکە هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارامە و هەروەها جگە لەمەش جگە لە ئارامیش مافی تەواوی پێکاتەکان لە هەرێمی کوردستان پارێزراوە و پارێزگاریان لێ دەکەن. بەڕێز ئەیات بە ئەم پرسیارە شەر لە جەنابەت بکەم مافی ئێوە لە کەرکووک پارێزراو نییە یان ئەوەشمان پێ بڵێ ئەو دەسەڵاتی کە ئێستا لە کەرکووک هەیە تا چەند هاوکارە لەگەڵ کریسیانەکان بەڵام بە کورتی وەڵامم بەرەوە سوپاس دەکەم. هێزە ئەمنیەکان ئێستا لەم چەند ساڵی دواییدا هێزە ئەمنیەکان هاوکارن لەگەڵ کریسیانەکان و ئیدارەی پارێزگای کەرکووکیش هاوکارە لەگەڵمان ئێمە سوپاسی خوددا دەکەین بۆ ئەو هاوکاریە هەروە سوپاسی خوددا دەکەین بۆ ئەوەی کە ئیدارەی پارێزگای کەرکووک پێشکەشمان دەکات هەروەها سوپاسی برا کوردەکانیشمان دەکەین حەزبە کوردیەکان دەکەین کە لە شاری کەرکووک هەن ئەوان پاراستنێکی تایبەت بۆ پەرزگاکانمان دەکەن لە کەرکووک هەروەها ئێمە زۆر هاوکاری لەگەڵ ئیدارەی کەرکووک و لەگەڵ تەواوی حزب و پێکاتە سیاسیەکان و هێزە سیاسیەکان کە لە کەرکووک بوونیان هەیە لەگەڵیان هاوکاری هەروەها ئێمە هاوکارین لەگەڵ لەسەر هەموو ئاستەکانی ئاینی تایفی نەتەوایەتی ئێمە لەگەڵ تەواوی پێکاتەکان لە کەرکووک هاوکاری دەستخۆش لەگەڵمان بمێنەرەوە دەچمە لای بەڕێزکەریم لە دوای 2014ەوە ئێزیدیەکان لە شنگال مێژوێکی تراژیدیایان تۆمار کرد ئەو کۆمەڵکوژەی کە بەرامبەر زیدیەکان کرا کە ئێستا لە هەندێک وڵاتانی ئەوروپا بە جینۆساید ناسێنراوە ئەمێ پرسیار لەسەر ئەوە بکەم هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن ئێوە لە کەیسی بە جینۆساید ناساندنی یێزیدیەکان لە پرسی شنگالانی بە شێوەیەکی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان چی بۆ ئێوە کردووە؟ ڕاستی حکوومەتە هەرێما کوردستانی شڕۆژە ئێکێدا پشتی 2014 کێمتر خەم نەبووە یعنی البیرامتت ئێکسەر پشتی کو ئەوێ هێڕشا ڕەش یا داعش دەست پێکری سەر شنگارێدا شاندەک بوو مەسەرەدانە جەنابێ سەرۆکی کرد کاک مەسعود بارزانی توی وەختیدا مەدید چاوە یعنی وعدەك داما کو ئەس ناڕاوەستیم ناسەکنم هەتاکو جارەکە دی شنگار نێتە ئازادکردن و ji destê داعش نێتە خلاصکردن و شکر بۆ خودێ ڕاستی ئەو وعدەش هاتە جی و جەنابی چۆسەری چیایە شنگارێ و توی دەمیدا ئەو پەیامە بۆمە هەموو ڕووەکی گەلەکە گرنگ بوو و گۆمان تێدانینە ئەو دەستکەفتەژی بخونە شەهیدە و قارەمانیا پێشمەرگەی هاتەجی بەجیکردن ئەvە گومان تێدانینە سەر ئاستێک و کەڤنترش vê gelek cara wextê em dibêjin pêkvejiyan bête parastin em çi cara ji bîr nakeyn wextê distûrê Iraqêş hatiye danan helwîstê cenabê serokî çawa bû ku navê êzdiya wekî ayînekî ser bixwe biçte distûrê Iraqê da heke tu derfetê bide min مدوێت ez bêjim babetê pêkvejiyanê û hemû ayîn wek birayek bisilman mesîhî êzdiyatî jî wesaya yalgel wê hindê ku pêkvejiyan bête berqerarkirin û lêborîna ayînî hebitin bes em yê taxivîn bo miletê xwe miletê me xelkê me gelê Kurdistanê gelekî şiyar e ji ber vê hindê مدوێت ئەم واقعیت باخەوین سەروی بابەتی هەرچەندە ئەس پەسەند دکەم ئەو ئاخفتنێت دکتۆر عەبدەڵڵە سەعید گوتین و ئەڤەت مێژووە ئێزدیا و کوردستانێشدا هاتە نویسین ئەو هەلویستێت پشتی سێی هەشتل دهۆکێ و زاخۆیە و کوردستانێ بگشتی بەلێلهێرت مینت دێ چاوە پێکڤەژیان ئێتە پاراستن گومان تێدانینە دەورێ سەرەکیە دەستهەڵاتەیە
گومان تێدانینە دەست هەڵاتە کوردستانی حزبێت سیاسینە ئەڤە تەجروبە کە 30 ساڵە کوردستانی ما سڵتا تەشریعی و تەنفیذی و قەضائیە هەی بەس هەر وەساژی ئەمت زانین دەست هەڵاتێ هەری مەزن یە ئەحزابێت سیاسیەت کوردستانێدا چاوە ئەف پێکڤەژیانە دێتە پاراستنت کوردستانێدا یەفەرل کوردستانی دستورەک هەبتن ئەvە چەندین خۆلێت بەرلەمانی کار تێتەکردن vêt distûrekil Kurdistanê hebitin twî distûrî de mafê wan pêkhata têda bêne çespandin û bêne berqerarkirin. Eger herêmî Kurdistan bûye xawenî destûrê xwe berdewam Bale bale ba baz li bikên eger herêmî Kurdistan bûye xawenî destûrî xwe êwa wekû êzîdiyekan çi dawakariyektan heye boî li destûr de ziyatr parêzraw bin. گومان تێدانینە ئەم وەختێ دستورێک هەبتل کوردستانê ئێک دێتە یعنی مەسەلا ئاینەکە سربخۆ وەک پێکهاتەکە ئاینیت کوردستانێدا وەختێ توی دستوریدا تێتە نویسین کو ئەم ئاینەکین و ئاینەکە تایبەتین دوێ هەرێمێدا سەرێ ئەساسێ vêt حقوقێت خۆی دینی تەمامی مەهەبن یعنی گەلک جارە مەسەلەن ئەم داخواست کەینش وزارەتە ئەوقافێ دبێژینێ وەکی جەنابێتە پرسیارش مامۆستا دکتۆر عەبدەڵڵە سەعید کری هەندێک جارە vêt حەدێک بێتە دانان بۆ پەیاما تیژ و یا توندڕە و یا هەندێک جارە تێتە بکار ئینان دەرحەقی ئەوان ئاینێت دی و تایبەتجی ئێزدیە vêt ڕاگەهاندن دەورێ خۆ بینێت وەکی وزارەتە ڕۆشنبیری هەر وەساژی مەعەداڤان وزارەتە پەروەردێ vêt wizareta perwerdê hiç mecalek têda nebitin ew nifşêtin û wextê têne perwerdekirin ku hindek babet têda bin biçekê dijwar bin û tund û tîjî û bêna temyîzê jê bêtekirin her wesa jî heke distûrê Kurdistanê bête nivîsîn em wek pêkhatekî resenî vî welatî guman têdanîne min gelek cara jiya gotî Sammamil Eman yê pêk ve jiyana me Kurdistanê da îro cenabê Serok Mesûd Barzaniye ez mişikit vî babetî danîne û bi tecrübe min ev halet nêdîtîn bes me divêt ev tiştê ku niho ev hest û helwîst yê nik cenabê wî nik hizbê siyasiyet Kurdistanî bête tercemekirin bête bibte tiştekî qanûnî ku Kurdistanê de hey ne bo me û îro bo nifşêt nû bo ayinde bo musteqbelî ev tiştê giring e lay me min divêt ez tekîdê daîmen ser vî babetî bikim destxweş guman ji têdanîne em et Kurdistanê da û mêjûyê da heke du zilmil mehat binekirin carekê wek Kurd û carekê wek ayîn wek êzdî vêt heqî bidene me vêt me du heq hebin madem du zilm û mehatî nekirine vêt me du heq hebin بەڵێ دەستخۆش مامۆستا دوای پێم خۆشە لەسەر و پێشنیارانی کە کردی وەڵامێکە تەبیان قسەیەکە تەبێت لەسەر قسەکانی بابێ مەلای کاک ڕەجەب ئێوە وەکو کاکەیەکان پەیوەندیتان لەگەڵ ئاین و ئاینزاکانی دیکە چۆنە لە هەرێمی کوردستان من سەرەتا دەستخۆشیەکەم لە بسمامی خۆم مامۆستا کەریم سلێمان من لەگەڵ سەرجەم قسەکانیتم بەڵام ئیزافەم هەیە بۆ قسەکان باشە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ مەسەلەی پەیوەندی ئێمە لەگەڵ ئاینەکان ترە زۆر تەباین و زۆر باشین بەڵام دێمە لایەن بابەتێکەوە کە سەرەتا باسی قانون و باسی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە چۆن بووینە وایە یعنی لە ئاستی کۆمەڵایەتیە باڕوویخمان خراپ نییە لێرە لە ڕووی سیاسی و یاساییەوە ئێمەمان خراپە ناخسەمە تێبینم هەیە لەسەر شتی ترکە لێرە ئەمێ باسی بکەم وتم لە ڕووی یاساییەوە باشە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە باشە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە باشە و تەبایەکی باشمان هەیە لەگەڵ دەور و بەرمانە لە چی خراپن لە چی خراپین یەک بەشداری سیاسی کارە دوو مەسلەی پەروەردە و پرۆگرامی خوێندنە لە هەرێمە پێویستی بە دەوڵەمەندکردن نییە لە هەرێمی کوردستان بەشداری سیاسیمان ئێمە گرنگە ئەوە بزانین یەک ئیرادەی سیاسی بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بۆ کاکەی زۆر باشە ویستێکیان هەیە ئیرادیانە هەموو کاتەکان ڕەچاوی ئەویان کردووە ڕێژەی ئەمە لە ناو حزبەکانیانە باش بۆ بەڵام پێویست بکات دەوڵەمەندتر بکرێت بۆ نمونە ئێمە ئەگەر نمونەیەک بێرمەوە لەسەر پەرلەمانی کوردستان سەرەتای دروستکردنی مام جەلال بەڕەحمەت بێ یەکەم کەس بووە داکوکار بووە لەسەرەوەی کە 5 کورسی کۆتا بۆ برایانی ئاشووری هەبێ بۆ نمونە
دوای ئەو سال لە 2003 مەکتەبی کاروباری کاکەیان دروست کردووە لە ناو پەیکەری حزبیە بۆ ئێزیدی بۆ کاکەی بۆ کریسیانیش باشە ئەمە نمونەیە باشە دێمە لای مامەڵەکردنی پارتی دیموکراتی کوردستانەوە لەگەڵ کاکەیە چۆنە شێوازێکی زۆر باش مامەڵی کردووە لەگەڵ کاکەیەکانە بۆ نمونە بەڕەحمەت بێ فەلەکە دین کاکەی لەسەر ئاستێکی باشە بەشدار بووە نزیک بۆ لە بڕیاری سیاسیەوە ئەمانە مای دڵخۆشین بەڵام پێویستەکە ئەم سیستەمانە ئەم شتانە شۆڕ بێتەوە بۆ ناو حکومەت واتە داوای کۆتاکەن دوشتمان هەیە داوای ئەەکەین ئێمە فەرموو یەک ئەگەر لە دەستوری ئایندی کوردستانە دانمان پێ بنێن وەکو ئاین وەلکو ئستاکۆکو پێشینەیەک لە یاسای ژمارە 5 ساڵی 2015 دانوان پێیانراوە وەکو ئاین بەڵام لە دەستورش ئاماژەمان پێ بکرێ لە بەر ڕۆژنایە ئەو دەستورە کۆتا هەبێ بۆ کاکەیش و بۆ ئێزدیش لە پەرلەمانی کوردستان ئێستاکە خەڵکمان هەیە بەڵامەوە لە ڕێلیستێک ئاماژەتان پێ نەکرێ هەڕەشەیە بۆ سەرتان بێگومان بۆ ئایندەی ئێمە هەڕەشەیە کێ ئەڵێ ئەم سیستەم و ئەم حکومەتەوە ئەمێنێتەوە باش کاکەکان بۆچیە ترسن لە ئایندەی خۆیان ئێمە لە کوردستانە لە ئایندەی خۆمان ناترسین لە عێراق لە ئایندەی خۆمان نەترسین ئەتانەوێ لە ژێر ڕۆشنایی دەستوری هەرێمی کوردستان پارێزراو بن لە عێراقدا ئەگەر دەستوری هەرێمی کوردستان دارمان پێ بنەوێتە پێشینەیەک واتە دەستوری عێراقیش چاوەڕوانکراوە سوودانیش بڕیارە یعنی یەکێک لە کارنامەکانی حکوومەتی سوودانی دەستبردنە بۆ چاکردنەوەی دەستور لە دەستوری عێراقیمە دامان پێ نەنراوە بەڵام ئەگەر بێت و ئەمانە بێتە پێشینەیەک واتە لە دەستوری ئایندەی عێراق پشت بۆ بەچین کاکەوەتە لە هەرێم ئێمە بە وەکو ئەمرواقع ناسێنراوین کە کۆتامان هەبێ لێرە لێش ئەمان بێ بەڵام لەوەیەک خەڵکمان هەیە لە ناو پەرلەمانی عێراق لە ڕێ لستە حزبیەکانەوە چوونە و ئەمە ئاساییە مامەڵەی حکوومەتی عێراقی چۆنە لەگەڵ کاکەیەکاندا مامەڵەی حکوومەتی عێراقی تا ئێستا لەگەڵ کاکەیە خراپ نییە بەڵام باشیش نییە خراپ نییە لەکوێ خراپ نییە ڕاومانی نەناوە بەڵام لەکوێ خراپە بۆ نمونە نەیتوانیوە عقلێتێکی ئەمنی جوان بەکاربێنێ شوێنەکانمان پارێزراو بێ بۆ نمونە ئێمە ئاوارەکانمان لە قەزای داقوق و لە خانەقینە دوای 16 ئۆکتۆبر بووە واتاکوتەکانتان چۆڵ کراوە ئێوەکو کاکەیەکان لە داقوقە 15 گوندمانە بۆ 5 گوندی ماوەتەوە سییانیان لەسەر نی و کەمتر لە نیویش ماوەتەوە دوانیان بەتەواتی ماوە ئەی مامەڵە باشەکە ئەگەر پێمان بڵێ لەکوێدایە نەموت وتم خراپ نییە بەڵام باشیش نییە کە ئەڵین خراپ نییە بەراوردکاریە لە بین باش نییە جیاوازە لەکە باشیش نییە لەکوێ باشە بۆ نمونە من خۆم ماڵەکەم کراوەتە بارگایەکی ئەسکەری لە دێ علی سرا ماڵەکەی خۆم کراوەتە بارگایەکی ئەسکەری بۆ نمونە وت بۆێنمەوە بەڵام باش ئەوە باشە کاتێکە شوێنەکانمان پارێزراو بێ چی لە خانەقین چی لە داقوق باسی حکوومەتی عێراقەکەم شوێنەکانمان پێ خەڵکمان بە ئاسوودەی خۆی لەوێ لەسەر زێد و خاکی خۆی بێ کار و پیشەی خۆی جێبەجێ بکات ئێمە ئەبینین عێراق بەرەوکوێ ئەڕوا منتەقەکە بەرەوکوێ ئەڕوا ئەم قسانەی سیاسی نامێ بچ بەنایەوە بەڵام دێمە لەسەرەوە کە لە هەرێم چی بۆ ئێمە گرنگە ئاماژەی پێکرد قسەکەسمانی خۆمان گرنگە چاک بکرێتەوە لەو چاکردنەوەیشە گرنگە لە ئەدەبیاتە ئەگە دوو شاعری کاکەی شعرەکانیان لە ناو منهەجە هەبێ باسی جوگرافیایی بکرێ باسی مێژووی چەند کەسایەتیەک بکرێ ئەمانە گرنگە باز بکرێ ئەمە چییە بۆی کە ئاشنا بنەوەی کە خەڵکی تر مەسەنە بۆ نمونە لە دوهۆک لە کۆیە کاکەی نیە کاکەکان نەناسیێنراون ئەتەوەی خۆتان بناسیێن لە ئاستی کۆمەڵایەتی لەگەڵ دەوروبەرمان ناسیێنراوین بەڵام بۆ نمونە لە کۆیەکی کاکەی هەیە لە سۆرانکەی کاکەی لە دیانەکەی کاکەی هەیە لە دووەکەی کاکەی هەیە لەو شوێنانە نین بەڵام گرنگە هاونیشتمانیانی ئەم خاکەی ئێمە بزانن کاکە کاکەی کێیە ئەدیبی هەبووە کەسایەتی مێژوویی هەبووە جوگرافیایی هەیە هەنی لەو ئاستەیە بناسرێن ئەمە داواکاریتانە ئەمە داواکاری ڕەوای خۆمانە و هەروەها خۆتان بناسیێن و خۆتان ئەرکی خۆمانە بەڵام ڕێ پێدراونین بۆ نمونە تا ئێستاکە کێ ڕێمان پێنە هەنێ کێشە و گرفت دروست کراوە سیاسین بەڵام کراوەتە ئەستۆی ئێمە لە ئەسڵە کێشەی ناو خۆمان نییە دووشتێ لە دەستوری مەدەیتێ بەشێکی سیاسیە سیاسیەکی ئەقلیمیش نەک ناوخۆی خەڵکانێکن لە دەرەوەی ئەم نیشتیمانی ئێمە تەدەخولەکەن لە کاروباری کاکەی ئەیانوێ بە زۆر زۆرداری کاکەی بخەنە سەر مەزەبی دیاری کراو کە بیخەنە سەر مەزەبی دیاری کراویش بۆ مکتەفی نابن کە تۆ بیتە باوەڕداری ئەو ئاینە ئەو مەزەبی ئەوە نا دوو ڕۆژتر دوای سادیان چەکدارتەکەن و شەڕی کوردت پێەکەن دێتی ناشارمە ئەیانوێ بیان کەم بە شیعە و دوو ڕۆژتر لەبەر ڕۆشنایی بە شیعەبوونیان شەڕی کوردی سنەی پێەکەن ئەمە مەترسیە ئەبێ حکوومەتی هەرێم وەکو حکوومەت هەست بۆ بەرپرسیارەتیە بکە ڕێ نەدا ئەو جۆرە کەسانە لە ناو کاکەیە ئەو ئیشارە بکەن هەیە لە ناو کاکەیەکاندا و ئیشە بکات بڵێ کراوە کاریگەریشانە بۆ لەسەر حکوومەتیش
تا ئێستاکە کاکەیەکان نوێنەری لە کاکەی ناو خۆیاندا تا کێشە ئێستاکە نوێنەری فەرمی کاکەی کە لە ساڵی 2015 مەحزەرێکی بۆ کراوە درراوەتە وزارەتی ئەوقاف فەرمانی کارجێڕی بۆ دەرنەچ لەبەرچی کۆمەڵێک کەس تووشی ئیسلام فۆبیا هاتوونە کە کەوتونێتە ژێر کاریگەری ئەو تەوژمەی کە باسم کردووە و ئەو تەوژمە کاریگەری کردووە سەرمە لێرەش لە ڕووی کۆمەلگا و حزبەکان مافی خۆی ئەنە چۆن مامەڵە بکەن منەی دەنگدەر ئەەکەن ئەوان دێن حکوومەتی هەرێم ئەترسێنن و حزبە دەسەڵاتدارەکانی هەرێم ئەترسێنن ئەگەر بێت ئێوە دان بە کاکەیە بنێن و نوێنەر بۆ کاکەی دابنێنمە دەنگتان نادەینێ کەواتە ئێوە خۆتان بە قوربانی نابین. بەڵام بەداخەوە کاگڕەت. ئەوەشیان بۆ نەچووەتە سەر ڕاستیان نەکرد لەگەر حزبە دەسەڵاتدارەکان بۆ نمونە لە سنووری پارتی خەرکیوان دەرنەچووە لە سنووری یەکێتیش خەرکی یەکێتی دەرنەچووە باش بە پێچوانەوە بووە ئەمە بابەتێکی سیاسی بوو باسی ئەوە بکەم ئێوە چ داواکاریەکتان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە پێشەوە ئەوم پێ بڵێیت چ مەترسیەکتان لەسرە لە هەرێمی کوردستان ئێوە هەست بە هیچ مەترسیەکەکەن ئەگەر بێت و ئەوانە وا باسم کرد بەدینەیە نرێن یێواش ئەو خەڵکەی ئێمە کەوێتە ژێر ترسی لەگەڵ ڕێزم بۆ برایانی مسلمان هەمویان خۆشەویستن بەڵام ئەو تەوژمانی کە باسی یەکەن ئیسلام فۆبیایەکیان دروست کردووە ئیسلامشان پێ شێواندووە خو هەموو مسلمانەکان لەو تەوژمە نین وایە ئێمە ئەزانین و ڕەنگە دکتۆر عەبدوڵایش لەگەڵ منە کۆک بێ لەسەر و قسەی بنە کە مەسەلەیە کە ئەوانە تەمسیلی هەموو مسلمانان ناکەن ئەمە واقع حاڵە بۆیە ئێمە مەترسی لە ناوچوومان هەیە لە ڕووی فەرهەنگیەوە تووشی جینۆسایدی فەرهەنگی دێن کەواتە داواکاریەکە چیە؟ داواکاریەکەوە وەکوتم مەسەلەی پەروەردە بەو شتانە و لە ڕووی یاسایی و دەستوریشەوە کاکەی بێتە ناساندن و نوێنەری کاکەی لە وزارەتی ئەوقاف ئەو نوێنەری کە ئێمە خۆمان سەرجەم کەسایەتی کاکەیەکان دیاریمان کردووە ئەو بێتە نوێنەرمان خەرکی تر تەدەخول لە کاروبارمان نەکاوە نیمانە تا ئێستاکە نیمان بۆچی نیتانە؟ بۆ ئەوەی کە نەموت ئەو تەوژمە ئەو کێشەیە لایەنی تر دەرەکی هاتووەتە ئارەوە ئێستاکە بەیان بووە کێن دەستخۆش مامۆستا پەیامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دواتر ئەگەر قسەت هەبوو لەسەریان بەڵام بە کورتی سوپاس دەکەم پەیامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەم کاریگەری هەبووە بەسەر پێکەوە ژیان قوڵبوونەوەی پێکەوە ژیان یاخود لە بنەمادا هیچ کاریگەریکی هەبووە وڵای پێم باشە پێشەوەی وڵامت دەمەوە لەسەر خاڵێک هەڵوەستە بکەین چۆن بتوانین چۆن بتوانین پێکەوە ژیانە بپارێزین بەڵێ ئەوە ژێکێکە لە پرسیارە بەڵێ چۆن بتوانین بپارێزین پێم وایە ئەوەی برادران باسییان کردەوە و بەڵام کۆمەڵێک شتی دیکە ئیزافیەیە پێم وایە یاسا یەکێکە لەو شتانی زۆر لەسەر ناڕۆم یاسایەکە لەو شتانی توانی پێکەوە ژیانی پێپارێزی خاڵی دووەم دین خودی دین خۆشبەختانە هەموو ئاینەکان کە لە کوردستان هەنە باوریان بە پێکەوە ژیان هەیە بەڵام گرنگەوەیە چۆن بتوانی ئەو خیتابە بگوازرێتەوە کەسێکی یەزیدی لە معبەدی خۆی چۆن پیاوە ئاینەکە یا مەرجەعەدینەکە چۆن ئەو خیتابە دەگوازتۆ لە بوونەوەکان بەڕێزێک لە کەنیسا چۆن پیاوی ئاینی مەسیحی ئەو خیتابە دەگوازتۆ لە بۆ خەڵکی خۆی پیاوی ئاینی کاکەی چۆن و پیا و خیتابە دەگوازتۆ لە بۆ خەڵکی خۆی خیتابی پێکەوە ژیان لە دینەوە بگوازرێتۆ لە بۆ مجتەمع لە بۆ عائیلە لە بۆ خێزان بواری تا ڕادەیەکی باش هەیە بەڵام پێویستی بەدەعمی زیاترەیە چونکە ڕۆژانە وردە خەڵک پێئگات وردە منداڵ گەورە ئەبی پێویستە ئەو خیتابە ناکرێت تۆ تایبەتی بکەی بەکاتێک بەردەوامبوونی هەبێت بەڵێ دەبی بەردەوامبوونی هەبیت خاڵی سێەم ئەو ئاینانە هەمویان ڕێزی یەکتر بگرن من کە مامۆستایەکی ئاینیان وەزارەتی ئەوقاف کە ئەبینی مامۆستایەکی ئاینی بێڕێزی ئەکا بەرامبەر بە پێکاتێک لە پێکاتەکان خیتابێکی دژ بە پێکەوە ژیانیە ئیزراعاتی لێ وەرەگری بە هەمان شێوە کەسێکی مەسیحی کەسێکی یەزیدی کەسێکی کاکەی کە بە شعوری مسلمانێک بریندارەکە پێویستە ئەوانش بە هەمان شێوە بە یەکدەنگ لێ بێنە پێش خۆشبەختانە بە ئەو ڕاستێش بڵێن هەر حاڵەتێک لەو حاڵەتانە بوو بێ ئەنجومەنی ڕوحانی یەزیدیەکان بەتابەتی برای بەڕێزم کاکەریم سلێمان مانیان مەسەلەن برا ئاشووریەکانی عنکاوە کەنیسەکانی عنکاوە هاوکار بووینە لەگەڵ ئێمە بەڵام دەکرێت زیاتر ئەم ڕێگریە بکرێ بۆ ئەوەی چونکە گرنگترین شێت ئیسلام داینایە ئێمە ڕێز لێکتر بگرین ئیسلام داینایە دینەکان هەموو ڕێز لێکتر بگرین تاکیدم ئاینەکانی کارگەری حکوومەت بابەتەکانی بە یاسا کردوونە خیتابێ لە کارنامەی ڕێزدار کاک مەسرور بازانی لە کابینەی نوێم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەکەی لە کابینەی نوێم تاکیدکردن و بەهێزکردن و بەرەو پێشبردنی پێکەوە ژیان بووە لە هەرێمی کوردستان و
پشتیوان بۆ لە بۆ پێکەوە ژیان مافی پێکاتەکان بە تەواوەتی پارێزراوە ئێمە حیساب لە بۆ زۆرینە و کەمینە ناکەین برێن ئێمە مسلمان زۆرینەی نەفلان ئاین ئەو عەدەدی ئەوەندەی نەخێر یەک کەس پەیڕەوی ئاینێکی باوەڕ پێکراو بێ لە کوردستان وەکو پێکاتە تەماشایەکرێت و جێگا ڕێز و تەقدیرە گرنگ ئەوەیە ئێمە کۆمەڵێکشت بزانین کاک ڕەجەب بەڕاشکاوانە ئاماژەی باندێک شتە زۆر لە دەوڵەتانی ئیقلیمی دەیانەوێت بەناوی پشتیوانیکردنی پێکهاتەکان کێشە و مەشاکل لەناو هەرێمی کوردستان دروست بکەن بەڵێ بە ئامانجی سیاسی کێشە و مەشاکل لەناو خودی پێکاتەکانش دروست بکەن لەوانەیە هەندێک کاریگەریان لەناو هەندێک لە موسڵمانەکانی شەبێ بۆیە پێویستە پێکاتەکان ئێمە ڕێگریگەلک زۆرمان کردووە مسلمانەکان وە لەگەڵ ئاینەکانی تر پێویستە زۆر بە وریایی تعامل بکەن پێکاتەکان بزانن ئەو نیعمەتەی کە لە کوردستانە هەیە لەسەر پێکەوە ژیانی ئاینی لە ئازادی ئاینی کە لە کوردستانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانە هەمومانە ئەرکمانە پارێزین هەڕەشەی دەرەچی زۆر جاران لەسەر پێکەوە ژیان دروستە بێ بەڵام عاقڵمەندانی پێکاتەکان دەبێ ئەو عاقڵیان هەبێ بتوانن ڕێگری لەو هەڕەشە دەرەچیانە بکەن. دەستخۆش مامۆستا لە کەرکووک بەڕێز خەشایەت دوا پەیامت چییە؟ من دوا پەیامی من ئەوەیە کە زۆرێک لە یاسا هەن کە پارێزگاری لە کەمینە و پێکاتەکان دەکەن لە ئاینە جیاوازەکان بەڵام ئەوەی پێویستمان پێێتی کاراکردنی ئەو یاسانەیە بۆ ئەوەی لەسەر ئەرزی واقعکاری پێ بکرێت و لە پێناو پارێزگاریکردن لەو پێکاتانێک کە ماونەتەوە لە عێراق ئێمە لەوە دەترسین کە لەو کریسیانە شارنووسی ئەو کریسیانە دەترسین کە لە عێراق ماونەتەوە چونکە ژمارەیەکی کامیان ماوەتەوە چونکە کە لە عێراق ماونەتەوە هەروەها لە هەرێمی کوردستانیش پێویستە پارێزگاریان لێ بکرێت و هەروەها مافەکانیان پێویستە بدرێت لە شانبەشانی تەواوی ئاینەکانی دیکە و لەسەر هەموو ئاستێک پێویستە بە مافەکانیان شاد بکرێت هەروەها من سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەم کە ئەو نمونەیەکی پێکەوە ژیانی ئاشتیانەی لەسەر هەموو ئاستەکان نیشاندا. زۆر سپاس. بەڕێز کەریم دوا پەیامی ئێوە وەکو ێزیدیەکان بۆ بابەتی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان چییە؟ من پێشنیار دەکەم بۆی کە دوا پەیامی تۆ پاراستنی ئەو پێکەوە ژیانە بێ بزانم چیمان پێ دەڵێ پەیامەکە چییە بێ؟ گەلک سپاس وەڵا بەسێکە بچەکێ دەرفەتێ بدەیە من بە کورتی سپاس دەکەم کاتم لەماوەی کە ماوەی دەم بە تۆ کوردستانی و حکوومەتێ بە کورتی چی کردە بۆ ئێزدیات بابەتێ جینۆسایدێدا ئەپڕاستی بابەتێ جینۆسایدێ بابەتێکی گەلکی گرنگە گەلک وڵاتە اعتراف کرد و ئەف تشتێ گەل ئێزدیا هاتیەکردن جینۆسایدە یۆنیتات ئەو محکەمە تایبەت بڕیارە کاتی للتحقیق في جرائم داعش حکوومەتە هەرێما کوردستانی ڤیال کوردستانی محکەمەکە تایبەت چێ بکەن بۆ متابعە ئەڤی بابەتی لێ مخابن وەکی کو مووقفێت دژمنکارانە یەت محکەمە اتحادیە عێراقێ ڕزامەندی نەدا و محکەمەکە وەساڵ هەرێما کوردستانی بێتە چێکردن هەرچەندە بۆ هەرێما کوردستانی بارگرانیەکە مەزم بوو کو محکەمەکە وەسا بێتە چێکردن تحقیق جەریمەی داعش لا بێتەکردن بەس بە ئەڤە مووقفێکی مشەڕف بوویە حکوومەتە هەرێما کوردستانی دێمینێت مدوێت ئەس بێژم إنه لجنەکە باڵاژی مە هەیە جینۆسایدێ هەرێما کوردستانی داخوازا من ئەوە و ئێکی ئێزدیژی توێ لژنێژدا هەبتن گومان شتێدانینە ئەvە دووبارە ئەس دبێژم حکوومەتە هەرێما کوردستانی کابینە نەهێ ژمارەکە باشش ئێزدیا پەشدارن دوێ کابینێدا و تەمثیلا ئێزدیا هەبوویە بەلکی ئەvە طموحێ مەنینە ئەس تەئکیدێت کە مدوی بەرنامەیشدا چەنگونۆ دیسا بەحسێ هەلبژارتنە و یاسایە هەلبژارتنا تێتەکردن ئەسی متأکدم یەفەرە بۆ ئێزدیا کوردستانێدا چەنگووەکە جارادی پشتەڤانیە جەنابێ سەرۆکی نەبا ئەفنهۆ ئەنداما کومەل بەرلەمانی هەیمە ئەوژی نەدبوو تشتە بۆ مەنامینت مەدوێت بتە تشتێکی قانونی و کۆتایەکە تایبەت بۆ مەژی هەبێت و گەلک سپاس. دەستخۆش
یەک خولەک کاگڕەجە پەیامەکەت کەم تریش داواکاری ئەمە ئەوەیە تەنیا یاسای ژمارە 5 بە تێر و تەسەلی بە پوختی جێبەجێ بکرێ و یەک داوامەیە بۆ سەرجەم لایەنە سیاسەکان تکایە بە بۆنی هەفتەی تەبایی جیهانیەوە بە ئەوانیش لە ناو خۆیانەوە لێبوردە بن و ئەو پێکەوە ژیانی کوردستانە بپارێزن. دەستان خۆش بێ. سپاس بۆ هەرێک لە بەڕێزان مامۆستا عەبدوڵڵاوەتی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی کوردستان گەلێک سپاس بۆی ئامادەبووی لەگەڵمان هەروەها بەڕێز ڕەجەب کاکەیی ڕاوێژکاری ئەنجومەنی پێکاتەکانی عێراق سپاس بەڕێز کەریم سلێمان ڕاوێژکاری جڤاتی ڕۆحانی یەزیدیان گەلێک سپاس دەکەین کاکەریم هەروەها بەڕێز قەشایە تۆما سەرپەرشتیاری کەنیسەی ماریۆس لە کەرکووکەوە زۆر سپاس بۆەوەی کە تۆش ئامادەبووی لەگەڵمان سپاس بۆ میوانەکانمان بەڵێ بەڕێزان بەبیرتان دێنمەوە کە کوردستان 24 پەخشی ئەمڕۆی خۆی تایبەت کرد واتە لە بەیانەوە تا ئەم ساتێک کە ئێمە قسەی تێدا دەکەین تایبەت بە هەفتەی تەبایی پێکاتی نێوان ئاینە جیاوازەکان بەو هیوایم کە توانی بێتمان خزمەتێکی کەمیش بێ کرد بێتمان و خۆشحاڵ بووین بەوەی کە لێرە بینیمان دەنگ و ڕەنگە جیاوازی ئاینەکان هەمووان پێکەوە تەبابوون و هەمووان خاڵی هاوبەشیان گەلێک زیاتر بوو بەو هیواین کوردستان هەمیشە ئاوەدان بێ و هەمووان پێکەوە بە ئارامی و ئاسوودەی بژین و ئێوە شەرشاد دەستان خۆش بێت.